بەناوی خوای گەورە میهرەبان سڵاوتان لێبێ قوتابیان ئێمە لە وانەی ئەوڕۆ لە بەشی سێم گەیشتینەوە کەرتی یەکەم داتاشرا و بابەتی لێکەوت ئەمە یەکەم جار باسی بابەتی دووەممان کرد کە ڕاستەخۆ چۆن داتاشرایی وەردەگرین ئێستا و جەدەینەوە سەر بابەتی کەرتی یەکەم داتاشرا و بابەتی چمان هەیە لێکەوتمان هەیە سەرەتا داتاشراوە باسمان کرد لە کەرتی دووەمیش بە شێوەیەکی گشتی ئێماکانی داتاشراو بەم شێوەیە گوتمان f فتحە of x یان y فتحە یان dx یان dy لەسەر dx ئەوانە هێمای داتاشراون یاسای داتاشراومان هەیە لێرە بە ڕێگەی پێناسە یاسای داتاشراو بە ڕێگەی پێناسە ئامانجەکان بۆ دۆزینەوە داتاشراو بە ڕێگەی پێناسە ئەم یاسایە بەکاردێنین f فتحە of x دەکات لیمیتی دلتا x لە سفر لە بۆ f کەوانە x کۆ دلتا x کەم f x لەسەر دلتا x واتە دەیت دەکێت و نەخشەکەی دەینی لە باتی x کۆ دلتا x لە جیاتی x-ەکەی دەنووسی دایدەنی کەم نەخشەکە وەکو خۆی دەینووسیەوە ئەوە لە جیاتی هەر x-ی x کۆ دلتا x دەنووسی لە نەخشەکەی دوایە کەم نەخشەکە وەکو خۆی لەسەر دلتا x یان f فتحە of c ئەوش دوایە باسی دەکەین لیمیتی x لە c لە بۆ f x کەم f c لەسەر x کەم c ئەوە زیاتر لە ئەو یاسایش جاروبار پرسیار لەسێت ئەوش زیاتر لە چیە ئەگەر ئەو لیمیتە بوونی هەبوو داتاشراو بوونی هەیە ئەوە نەخشەکە بەردەوام دەبێت زیاتر لە داتاشراو بەردەوامی باسی دەکەین کەواتە ئەوە سەبارەت بە داتاشراو بە ڕێگەی پێناسە و ئەگەر داوای لاری کرد لە x یەکسانە بە c داوای لاری کرد ئەوە دەرین f فتحە of c لێرە c دا دەرین ئاگادار بە لە جیاتی x-ەکەی دەڵین لیمیتی دلتا x تۆ لە سفر لە بۆ f لە باتی x-ئەکەی c دادەنی سیرکە c ئەو ژماری دادنی کە دەتەوێت لاریەکەی لۆ بدۆزیەوە لە باتی x-ئەکەی c دادنی c کۆ دلتا x کەم f c لەسەر دلتا x واتە لەسەر f ئەو ژماری کە دەتەوێت لاریەکەی لێ بدۆزیەوە کەواتە یاسای داتاشراو بە ڕێگەی پێناسە ئەگە داوای لاری کرد لە x یەکسانە بە c ئەوە گۆڕانکاری تۆزێک بەسەر دادێ لە باتی x-ئەکەی c-ئەکەی دادنی لیمیتی دلتا x لە سفر وەک خۆی f کەوانە لە باتی x c دادنی واتە ئەو x لێرە چ دانا لێرە c دادنی لێرەش بە هەمان c بە شێوە دەکتب f کەوانە c کۆ دلتا x کەم f c لەسەر دلتا x با بزانین نمونە چمان هەیە لەسەر داتاشراو بە ڕێگەی پێناسە نمونە یەک دەرین بە ڕێگەی پێناسە داتاشراوی نەخشەی f x یەکسانە بە دوو لەسەر x بدۆزەرەوە دین ئەگەر ئەمە داتاشراو بە ڕێگەی پێناسە یاسایەکەی لە بۆ بنووسین گوتمان f فتحە of x دەکاتە لیمیتی دلتا x نزیک دەبتۆ لە سفر لە بۆ f کەوانە x کۆ دلتا x ئەوە دارێ لاری ئاگادار بدرێت داتاشراوی بدۆزەرەوە لەسەر دلتا x دین چ دەکەین ئێستا یەکسانە لێرە بزانین چی لێ دەکەین دەمان گوتمان لە باتی f کەوانە x کۆ دلتا x دەچین x کۆ دلتا x لە جیاتی x-ئەکەی دەنووسین واتە دەرین لیمیتی لێرە دەرین لیمیتی دلتا x نزیک تۆ لە سفر لە بۆ دوو لەسەر x کۆ دلتا x کەم f x واتە نەخشەکە وەکو خۆی ئەویان ئاگادار بە نەخشەکە وەکو خۆی بنووسەوە نەخشەکە وەکو خۆی بنووسەوە باشە کە نەخشەکە وەکو خۆی واتە دوو لەسەر x دوو لەسەر x لەسەر چ لەسەر دلتا x کەواتە لیمیتی دلتا x لە سفر لە بۆ دوو لەسەر x کۆ دلتا x کەم دوو لەسەر x لەسەر دلتا x ئەوە شێوەی نووسینی داتاشراوە بە ڕێگەی پێناسە لە بۆ نەخشەی چێ لە بۆ نەخشەی f x یەکسانە بە دوو لەسەر x ئەگە بین ئێستاوەی شیکار کرد بزانین ئەنجامەکەی چۆن دەدۆزینەوە دەڵێن لیمیتی دلتا x نزیک تۆ لە سفر ژێری هاوبەش لە بۆ کەرتەی x کەوانە x کۆ دلتا x ژێری هاوبەش ئەو دوو پێکەوە بینیان کە جاران دوو لاو دوو نێوان ئەوەی جارانی وەیکە ئەوەش جارانی ئەو دوو جاران x دەکات دوو x کەم دوو جاران x کۆ دلتا x دەکەین لەسەر چه هەمووی لەسەر دلتا x ئێستا لێرە ئەو سالب دوی جارانی ناو کەوانەی دەکەین کەواتە دەکات یەکسانە لیمیتی دلتا x نزیک تۆ لە سفر لە بۆ دوو x کەم ئەگەڵ سالب دوی جارانی ناو کەوانەکەین جارانی وەی دەکەین و هەروەها جارانی وەش دەکەین بە هەمان شێوە دەبتە سالب دوو x کەم دوو دلتا x لەسەر x کەوانە x کۆ دلتا x هەمووی لەسەر دلتا x باش ئێستا لێرە ئەو سالب دوو x لەگەر ئەو موجب دوو x دەڕوا و چماوە ئێستا با بینووسینەوە ئەوە ژێری یەکە کە بینە سەرەوە ئێستا ماوە سالب دوو دلتا x لەسەر x کەوانە x کۆ دلتا x هەمووی جاران یەک لەسەر دلتا x هەڵدەگەڕێتەوە ئەگەر دلتا x سەیش بینە سەرەوە دلتا x ئەگە دلتا x دەڕوا ئەوە دەڕوا ئێستا دلتا x تۆ لە سفر دلتا سفری دانی لێرە دەبتە سالب دوو لەسەر x کەوانە x کۆ سفر x جاران x بکەین جارانی ناو کەوانێکە دەبتە سالب دوو لەسەر x توان دوو ئەگە x جارانی ناو کەوانەکەین دەبتە سالب دوو لەسەر x توان دوو کەواتە داتاشراوی
نەخشەی f(x) یەکسانە بە 2 لەسەر x بە ڕێگەی پێناسە بەو شێوەیە دەیدۆزینەوە. بەڵام ئەگەر ئەمە ئاگادار بن دەبی قوتابی وریابی بەس شێوەی نووسینەکەی چۆنە، یعنی ئێستا ئەو پرسیارە بەو شێوەی بێتەوە ئێرە برێ f فتحە ئەو یعنی داتاشراوی نەخشەی f(x) یەکسانە بە 2 لەسەر x بدۆزەرەوە. ئەگە برێ بۆ نمونەجاری وێ بەس نەخشەکە دەداتێت ئەوم لۆ بدۆزەرەوە ئەو یعنی داتاشراو بە ڕێگەی پێناسە. بەڵام ئەتوو ئەمە خوێندمان داتاشراوی نەخشەی f(x) ئەگە بە ڕێگەی ڕاستە خۆ وەگرین 2 لەسەر x گوتمان توانی ژێرە بە سالب یەک جاران سەرە توانی ژێرە کۆ یەک دەکەین دەکات سالب 2 لەسەر x توان 2 کەواتە بۆ شێوەی دەزانین کە داتاشراو. کەواتە ئەگەر بەو شێوەشینەوە یعنی داتاشراوی نەخشەی 2 لەسەر x لە بۆ وەگرە. کەواتە گرنگە بزانین قوتابی بە شێوەی پێناسە چۆن دەنووسرێ. ئەوە سەبارەت بە نمونەی یەکەم. خاڵی چاودێری بە هەمان شێوە دەرێ بە ڕێگەی پێناسە داتاشراوی نەخشەی f(x) یەکسانە بە x توان 3 لە بۆ بدۆزەرەوە. ئەمە بزانین بە ڕێگەی پێناسە چۆن دەینووسین. گوتمان f فتحە x دەکاتە لیمیتی دلتا x دیبتۆ لە 0 لە بۆ f کەوانە x کۆ دلتا x کەم f(x) لەسەر دلتا x. لێرە چ دەکەین؟ دیسان بە هەمان شێوە گوتمان دەچین x کۆ دلتا x لە جیاتی نەخشەی لە جیاتی x نەخشەکەدا دەنین کەواتە لیمیتی دلتا x نزیکتۆ لە 0 دەرین x کۆ دلتا x هەمووی توان 3 کەم نەخشەکە وەکو خۆی واتە x توان 3 لەسەر دلتا x. ئەوە گرنگە بزانی بە شێوەی ئێستا بۆ نمونە ئەو پرسیارە بێت بڵێ f یەکسانە بە x توان 3 ئەوم لۆ بدۆزەرەوە ئەو یعنی داتاشراوی نەخشەکەم لەوە وەگەر ئێستا باسی داتاشراویش دەکەین ڕاستە خۆ دەکاتە 3x توان 2 و ئەگەر ئەوەشیان بی بە هەمان شێوە ئەوە واتە داتاشراوی نەخشەکەم لە بۆ بدۆزەرەوە. لێرە ئەگەر ئەوەی حەلکەینەوە بۆ شێوەی ئەتوش دەتوانی بە ڕێگەی کورت حەلیکەی یەکسەر داتاشراوی نەخشەکە وەگری. ئەگەر ئەو کاوانەی بکەینەوە کۆدی کاوانەی سێجا بریتە لە 1 3 3 یەکە توانەکەی بدە x توان دەبتە x توان 3 کۆ سەیدانێ یەکەم جار x ئەکە توانی دەبتە 2 دلتا x دێ دوایە کۆ 3 x توانی دەبتە 1 دلتا x دەبتە توان 2 کۆ دلتا x هەمووی توان 3 کەم x توان 3 لەسەر چەند هەمووی لەسەر دلتا x. کەواتە ئەگە کەوانەی سێجا بکەینەوە ئەپلێت کەوانە توانی 3 دەبتە 4 ڕادە یەکەم جار x توان 3 هەموو توانەکەی وەردەگری دوایە x توان 2 دلتا x دێ ئەو کۆدەش نابی لەبیر کە 1 3 3 1 لە ڕادەی یەکەم یەکی لە پێشدادنی ڕادەی دووەم 3 ڕادەی سێم 3 ڕادەی چهارەم یەکی لە پێشدادنی کەواتە بووە x توان 3 کۆ 3 x توان 2 دلتا x کۆ 3 x دلتا x توان 2 کۆ دلتا x توان 3 کەم x توان 3. لێرە ئەوە لەگەوەی دەڕوا ئەوە نیشانەیان جیاوازە دەڕوا. ئێستا لێرە دەبتە چ یەکسانە بە لیمیتی دلتا x نزیکتۆ لە 0 لە بۆ چماوە 3x توان 2 دلتا x کۆ 3x دلتا x توان 2 کۆ دلتا x هەمووی توان 3 لەسەر دلتا x. لێرە دلتا x هاو بەشە لەسەری وەریگرە لیمیتی دلتا x بنووسەوە دیتۆ لە 0 دلتا x هاو بەش وەگرە دەبتە 3x توان 2 کۆ ئەوە دلتا x لێرە هەیە لێرە توان 2 لێرە توان 3 توان یەکەی هاو بەش وەردەگرین دەبتە 3x کۆ 3x توان 2 کۆ 3x دلتا x کۆ دلتا x هەمووی توان 2 لەسەر دلتا x. کەوانی قەپاتکە ئەوە لەگەوەی دەڕوا لیمیتی دلتا x بێت لە 0 کەواتە 0 لێرە دانی و لێرە دانی دەبتە 3x توان 2 کۆ 0 کۆ 0 کەواتە وەڵامەکەی دەکاتە 3x توان 2. کەواتە ئەمە لێرە گرنگە بیزانین کە داتاشراو بە ڕێگەی پێناسە بەو شێوەی دەیدۆزینەوە. بەڵام ئەگەر ئەمە f(x) یەکسانە بە x توان 3 مان هەیە بە x توان 3 ئەگەر ئەوە هاتۆ داوای وەی کرد لە پرسیار ئەو یعنی داتاشراو بە ڕێگەی پێناسە تو مەچ بە ڕێگەی پێناسە یەکسەر بەرە داتاشراوی نەخشەکەم لەوە وەگرە داتاشراوی نەخشەکە دەکاتە 3x توان 2 کەواتە ڕاستەخۆ داتاشراوی نەخشەکە وەردەگرین دەکاتە 3x توان 2. لێرە یان ئەگەر ئەوە بێتەوە سیرکەن قوتابیان ئەوە داتێ ئەوەیان ئەوە نەخشەکەیە بەعکسی نیشانە ئاگادار بە یعنی ئەگەر لێرە سالب بۆ ئەو بیکە موجب ئەگە موجب بیکە سالبیان لە باتی x کۆ دەتا x بە x دانەوە دەکاتە x توان 3 کەواتە نەخشە ئەسلەکەمان x توان 3 بووە داتاشراوەکەی دەکاتە 3x توان 2. بین ڕاهێنان دەرێ لە ڕاهێنانی 4 تا 11 داتاشراوی هەر نەخشەی بەکارهێنانی ئامانجەکان بدۆزرەواتە بە ڕێگەی پێناسە. ئەمە بین ئەگەر بە ڕێگەی پێناسە لە بۆی بنووسین گوتمان f فتحە of x دەکاتە لیمیتی دلتا x بۆ لە 0 لە بۆ f(x) کۆ دلتا x کەم f(x) لەسەر دلتا x. ئێستا لێرە لیمیتی دلتا x بۆ لە 0 ئاگادار بە ئەو نەخشەیە نەگۆڕە ژمارەیە x کۆ دلتا x هەر دەکاتەوە 3 ئەو هەر دەکاتەوە خۆی
کەم fx خۆی دەکات سێ سێ کەم سێ دەکاتە سفر کەواتە وەڵامەکەی دەکاتە چەند ئەنجامەکەی دەکاتە سفر ئێوە داتاشراوی نەخشەی نەگۆڕ گوتمان f فتحە دەکات چەند دەکاتە سێ زۆر باش ئەوە سەبارەت بە پرسیاری چارەم بینە پرسیاری پێنجەم بە هەمان شێوە سیرکرد قوتابیان داتاشراوی ئەو نەخشەیەکی هێڵیمان هەیە ئەمە گەیستا ڕاستەوخۆ داتاشراوی وەگرم داتاشراوی ئەو نەخشەیە دەکات چەند f فتحە دەکاتە سێ بەڵام کو دێتەوە ئەگەر بێتەوە بە ڕێگەی پێناسە کو دەنووسرێ f فتحە of x دەکات لیمیتی دلتا x دیتۆ لە سفر لە بۆ f کەوانە x کۆ دلتا x کەم f x لەسەر دلتا x لیمیتەکەی بنووسەوە گوتمان چ دەکەین لە باتی سێکە لە باتی هەر یەکسەچی گوتمان لێرە x کۆ دلتا x دادنین کەواتە دەڵێم سێ کەوانە لە باتی ئەو یەکسەی x کۆ دلتا x دەنووسم و کۆد و کەم نەخشەکە وەکو خۆی نەخشەکە چێیە سێ x کۆ دووە هەمووی لەسەر چ هەمووی لەسەر دلتا x کەواتە ئەگەر داوای وەی کردواتە دەتاشراوی نەخشەکەی وەگرە دەتاشراوی نەخشەکە دەکات سێ ئەدی ئەگەر ئەوەی دامن سێکەن قوتابیان ئەوەی داگوتی ئەوم لەو بدۆزەرەوە ئەوەیان f فتحە of x یعنی دەتاشراوی نەخشەکە کو دەگەڕێن نەخشە ئەسلەکە یان ئەوەتە ئەوەیە عکسی نیشانە ئەوە دەبتەوە fx بە پێچەوانی نیشانەکە جاران کە ئەگەنە ئەوە fx-ەکە چییە 3x کۆ دووە ئەگەر ئەوەی نەدامە پرسیارەی نەدامە یان ئەوەیان دەیکەینەوە x دەڵێن 3x کۆ دووە نەخشەکەمان 3x کۆ دوو ڕاستە خۆ داتاشراوی وەگرە ئەنجامەکەی دەکات چەند ئەنجامەکەی دەکاتە سێ کەواتە دەبێت چ بکەین لەگە بەڕێگەی پێناسە دەبێت سێیەکەی جارای ناوکەوانێکین ئەو سال بەش جارای ناوکەوانێکین سادەیکەین وەڵامەکە هەر چەند دەکات هەر دەکاتە سێ بەس گرنگە چۆن دەنووسرێ بە شێوەی پێناسە بەو شێوەی دەنووسرێ بزانە کە داوای داتاشراوی نەخشەکە دەکات ئەتو دەتوانی بەڕێگەی ڕاستە خۆ داتاشراوی نەخشەکە وەگری پرسیاری شەشەم بە هەمان شێوە دەرێ fx-ەکسانە بە 2x توان 2 کۆ x کەم 1 لێرە داتاشراوی نەخشەکە دیسان داوای هەب بەڕێگەی پێناسە یاسای پێناسەیە دەین چ دەکەین دیسان بە هەمان شێوە ئەگەر بینووسین دەڕێن لیمیتی دلتا x دیتۆ لە سفر دەچیت دەکەین لە باتی هەر x کۆ دلتا x دادنین کەواتە لێرە دەنووسین نەخشەکە دەڵێن دوو کەوانە x کۆ دلتا x هەمووی توان دوو کۆ x کۆ دلتا x کەم یەک کەم نەخشەکە وەکو خۆی یعنی دوو x توان دوو کۆ x کەم یەک وەکو خۆی لەسەر چ لەسەر دلتا x ئێستا وەگەر بەڕێگەی پێناسە بیکەین دەبێت کەوانە دوو جای بکەیەوە دووکەی جارای ناوکەوانێکەی ئەو سال بەش جارای ناوکەوانێکی سادەیەکەی ئەو وەڵامە دەرەچێت ئەگەر ڕاستە خۆ داتاشراوی نەخشەکە وەرگرین کە باس باکرد لەوانەکانی ڕابردوو دووکە دێتە پێشەوە دەبتە 4x کۆ یەک یعنی ئێستا ئەو ئەنجامی کە شیکارکەین ئەتا بڕۆین ئەنجامەکەی دەکاتە 4x کۆ یەک کەواتە ئەگەر ئەوە هاتەوە لەو پرسیاری شەشەم ئەوە بەو شێوەی دەنووسێ ئەو واتە داتاشراوی وەگرە بەڕێگەی پێناسە بەڵام ئەتوو بەڕێگەی ڕاستە خۆ وەریگرە مەچوو بەڕێگەی پێناسە وەریگری ئەگەر ئەوەش هات بووە چۆن دەیگێڕێنی و نەخشە ئەسلەکە گوتمان ئەوە نەخشەکەی بەس بەعکسی نیشانیان جاران کە نیشانەکان سالب جاران سالب دەکات موجب کەواتە ئەو نەخشە ئەسلەکەیە fx-ەکسانە بە 2x توان 2 کۆ x کەم یەک یان ئەوانە بکەوە x ئەو دووە بکەوە x دەبتە 2x توان 2 کۆ x کەم واتە لە باتی x کۆ دەبتە x دانێەوە دەبتە 2x توان 2 کۆ x کەم یەک وەرە داتاشراوی ڕاستەوخۆ وەگرە دەبتە 4x کۆ یەک بینە پرسیاری هەفتەم بە هەمان شێوە دەڵێ fx-ەکسانە بە x توان 3 کۆ x توان 2 بەڕێگەی پێناسە داتاشراوەکەم لەوەگرە دیسان بە هەمان شێوە دێن بەس زانی چۆن دەینووسین وەکو نووسین بەڕێگەی پێناسە دەڵێن دلتا x بۆ لە سفر ئەگە داوای وەی کرد ئاگادار بە ئەوە داتاشراوە بەڕێگەی پێناسەیە ئەتوەرە ڕاستە و خۆ داتاشراوی وەگرە پێناسەی بەکارمەینە دەبتە 3x توان 2 کۆ 2x ئەدی ئەگەر بەو شێوەی نووسی بووی سەیکە لێرە کارتەکە چ دەکەین گوتمان لە باتی هەر x کۆ دەتا x کاتە دەڵێن x کۆ دەتا x هەمووی توان 3 کۆ x کۆ دەتا x هەمووی توان 2 کەم چ کەم نەخشەکە وەکو خۆی x توان 3 کۆ x توان 2 وەکو خۆی لەسەر چ لەسەر دلتا x لێرە قوتابیان ئێستا بێتەوە یان ئەوەیە دەزانی ئەو نەخشە ئەسلەکەیە بەعکسی نیشانەکان جاران کە کەواتە fx-ەکەم x توان 3 کۆ x توان 2 ئەگەر ئەوە هاتەوە بەس ئەوە نەهاتەوە پرسیارەکە و بەو شێوەی نەهاتبەوە بەس ئەوەندەی داتوو یان ئەوەیە ئەوانە بە x دادنێەوە سێکەن x کۆ دەتا x دەکەیەوە x دەبتە x توان 3 کۆ x توان 2 کەواتە نەخشەکەم کو بووە نەخشەکەم x توان 3 کۆ x توان 2 بووە ئێوە ڕاستە و خۆ داتاشراوی وەگرە چکەوە ئەگەر بیکەین دەبێت کەوانە سێ جای بکەوە کەوانە دوو جایەکەی بکەوە ئەو سال بێ جارای ناو کەوانێکەی دەتا x هاو بۆ سادەیەکەی هەمووی ئاخری ئەو جەوەڵامەکە دەکاتە 3x توان 2 کۆ 2x ئەوزەت ئەوەی مەکە وەری یەکسەر ڕاستە خۆ داتاشراوی نەخشە ئەسلەکەی بینە کە x توان 3 کۆ x توان 2 داتاشراوی وەگرێ دەکاتە 3x توان 2 کۆ 2x پرسیاری هەشتم بە هەمان شێوە قوتابیان چۆن دەینووسیم زانین بە شێوەی ڕێگای پێناسە
دەرێن لیمیتی دلتا x تۆ لە سفر چ دەکەین x کۆ دلتا x لە جیاتی xەکەی دەنووسین واتە دەرێن 1 لەسەر x کۆ دلتا x کەم 1 x کۆ دلتا x مان لێرە دانا بۆ 1 لەسەر x کۆ دلتا x کەم 1 کەم نەخشەکە وەک خۆی بابە لەسەر دلتا x ئێستا لێرە بینەوە دەبی ژێری هاو بۆش بەگری دوولاو نێوان سادەیکەی وەختێکی زۆری دێ بەڵام ئەگەر ئەوەی داوا کرد سەیکەن ئەوەی داوا کرد ئەوە واتە داتەشراوە من ئەگە بێ مەستا ڕاستە خۆ داتەشراوی ئەو نەخشەیە وەگرم داتەشراوی ئەو نەخشەیە دەکا سالب 1 لەسەر x کەم 1 هەمووی توانو ژێرە دووجا ژێرە جاران داتەشراوی سەرە دەکا سفر کەم سەرە جاران داتەشراوی ژێر ئەوش دەکایە کەواتە دەکا سالب 1 لەسەر x کەم 1 تواندو بەکەرت حەلی دەکەم ئەدی ئەگەر ئەوە هاتەوە بۆ منە ئەوەی دامن چۆن بزانم کە ئەوە داتەشراوە بەڕێگەی پێناسیها لەبیری دلتا x لە سفر لە بۆ 1 لەسەر x کۆ دلتا x کەم 1 کەم 1 لەسەر x کەم 1 هەمووی لەسەر دلتا x ئەگەوەی نەدابوو ئەوە هاتەوە ئەوە یان ئەوەی دەکەوە نەخشەکە نیشانەکان جاران دەکەی کەواتە fx-ەکەمان بریتە لە 1 لەسەر x کەم 1 یان لە باتی x کۆ دلتا x دانێەوە لێرە ئەوەی بکە x کەواتە هەر نەخشەکەمان چییە هەر 1 لەسەر x کەم 1 ئەوجا لێرە دەکەی بە هەمان شێوە گوتمان دەری ژێرە دووجا دەتەشراوەکەی ژێری دووجا دەکەی ژێرە جاران دەتەشراوی سەر دەکا سفر سفر کەم سەرە جاران دەتەشراوی ژێرە ئەوش دەکا 1 دەکا سالب 1 لەسەر x کەم 1 هەمووی تواند و بۆ شێوەی داتەشراوەکەی وەردەگرین چکە وەختی زۆر دەوێت خۆمان پێوە بەڵام گرنگ ئەوەی بیناسینەوە ئایا چۆن داتەشراو بەڕێگەی پێناسە چۆن دەنووسرێ چۆن دەهینەوە نەخشە ئەسلەکەی پاشان چۆن داتەشراوی لە بۆ وەردەگرم بینە پرسیاری نوێم قوتابیان بە هەمان شێوە پرسیاری نوێم چۆن لێ دەنووسی بە دەرگەی پێناسە دیسان دەرین یەکسانە لیمیتی دلتا x تۆ لە سفر لە بۆ ڕەجی دووجای لە باتی x گوتمان x کۆ دلتا x دادەنین x کۆ دلتا x کۆ یەکشمان هەیە کەم ڕەجی دووجای x کۆ یەک وەک خۆی لەسەر دلتا x ئێستا لێرە ئەوە دەبی بکەین دەبی جارانی ئاوەڵیکەین سەرە ژێرە جارانی ئاوەڵی سەرەکەین سادەی بکەین وەختێکی زۆر دەبە بەڵام ئەمە چ دەکەین یەکسەر ڕاستە خۆ نەخشەکەی دەینین دەرین نەخشەکەمان ڕەجی دووجای x کۆ یەکە ئەدی ئەگەوەی نەدابوومە لە پرسیار ئەوەی نەدابوو چۆن دەزانین گوتمان دێن یان ئەوە نەخشە ئەسلەکەی بە نیشانەکان جاران کە ئەوە نەخشەکەی fx-ەکەیە یان ئەوەیە لە باتی x کۆ دلتا x-ەکەی دانێەوە دەبتە fx-ەکسانە بە ڕەجی دووجای x کۆ یەک وەرە دەتەشای ڕاستە خۆ بگرە دەتەشای ڕێگمان کوور دەگرت دەمان بردە ژێری دوومان لە پێش زیاد دەکرد ڕەجی دووجا دەتەشاوی ناوڕەتشمان لەسەری دەنووسی دەکاتە 1 لەسەر 2 ڕەجی دووجای x کۆ یەک پرسیاری دەیەم بە هەمان شێوە شکاری دەکەی دەی لێرە دیسان لیمیتی دلتا x دیسپۆ لە سفر لە بۆ دیسان چ دەکەین دەکەیت 4 لەسەر ڕەجی دووجای x کۆ دلتا x کەم نەخشەکە وەک خۆی 4 لەسەر ڕەجی دووجای x لەسەر دلتا x ئەوە بزانە داوای داتەشراو دەکە بەڕێگەی پێناسە بەڵام ئەتۆ ڕاستە خۆ وەریگری ئێستاەوە نەخشەکەیە 4 لەسەر ڕەجی دووجای x یان لە باتی x کۆ دلتا x دادەنینەوە کەواتە نەخشەکەمان چییە نەخشەکەمان بریتە لە 4 لەسەر x توان 1 لەسەر چەندە 1 لەسەر 2 ئێستا گەبین داتەشای ئەو نەخشەیە وەردەگرین گوتمان توانی ژێرە بە سالب جارانی سەرە کە 4 توانی ژێرەش کۆ یەک دەکەین 1 لەسەر 2 کۆ یەک کەواتە ئەو کورتی دەکەینەوە دەکا 2 ئەوە دەکا یەک دەکا سالب 2 لەسەر x توان 3 لەسەر 2 x توان 3 لەسەر 2 ئەگەر بیکەینەوە ڕەک دەبتە سالب 2 لەسەر ڕەجی دووجای x توان 3 ئەگە زیاتر سادەی بکەین لەبەرەوەی توانەکەی ژێرە گەورەترە لە ڕەگەکەی دەبتە x ڕەجی x کەواتە دەبتە سالب 2 لەسەر x ڕەجی دووجای x پرسیاری 11 بە هەمان شێوە پرسیاری 11 دەڵێ ئەگەر x یەکسان بی بە 9 کەم 1 لەسەر 2 x ئەوە f فتحی of x لە بۆ بدۆزەرەوە لێرە چ دەکەین دیسان بە هەمان شێوە ئەگەر بینوسین بە ڕێگەی پێناسە دەڵێ لیمیتی دلتا x نزیکتەوە لە سفر گوتمان لە باتی هەر x کۆ دلتا x دادەنین دەرێن 9 کەم 1 لەسەر 2 کەوانە x کۆ دلتا x وەکەم چمان کرد لێرە سیرکەن 9 کەم 1 لەسەر 2 مان نووسیەوە لە باتی ئەوە ئاگدار بە ئەو ئفی x کۆ دلتا x لە جاتی x-ەکەی دادەنین دەبتە 9 کەم 1 لەسەر 2 کەوانە x کۆ دلتا x کەم fx وەکو خۆی واتە 9 کەم 1 لەسەر 2 x وەک خۆی بنووسەوە نەخشەکە لەسەر چ لەسەر دلتا x ئێستاەوەی کە شکارکردنەوە سالب 1 لەسەر 2 جارای ناوکەوانەکەی سادەی بکەین ئەنجامەکەی بە ساتنی شێوە بینووسین ئێستا گەر بیکەین دلتا x لە سفر لە بۆ 9 کەم 1 لەسەر 2 x
کەم 1 لەسەر 2 دەلتا x کەم 9 کۆ 1 لەسەر 2 دەلتا x هەمووی لەسەر چ هەمووی لەسەر دەلتا x لێرە بزانین چێ و چێ لەگەر یەک دەڕۆن ئەویان x هەمووی لەسەر چ لەسەر دەلتا x زۆر باش ئێستا لێرە چێ 9 لەگە 9 دەڕوە ئەوە کورد دەبتەوە و هەروەها سالب 1 لەسەر 2 x لەگەر موجب 1 لەسەر 2 x دەڕوە چماوە دەڵێن لیمیتی دەلتا x دیتۆ لە صفر لە بۆ سالب 1 لەسەر 2 دەلتا x لەسەر دەلتا x دەلتا x لەگە دەلتا x دەڕوە ئەنجامەکەی دەکا سالب 1 لەسەر 2 کەواتە لێرە ئەمە ئەگەر ڕێگەی ڕاستە و خۆدا تەشرایی وەگرین هەر هەمان شت دەکا 9 صفرە کەم 1 لەسەر 2 صفر کەم 1 دەکا سالب 1 لەسەر 2 کەواتە بەڕێگەی پێناسە ئەگەر ئەوەی داوا کرد ئەو یاسای ئەواتە دەتەشراوە بەڕێگەی پێناسە ئەتو چ بکە وەرێکسەر ڕاستە خۆدا تەشراوی نەخشەکەی وەگرە بەڵام ئەگەر بۆ نمونە ئێرەی ئەوەندەی دابۆت و ئەوەیان ئاگادار بە ئەگەر ئەوەی داگوتی ئەوم لەو دۆزرە ئەو دیسان واتای دەتەشراوی نەخشەکەی بەڕێگەی پێناسە بەڵام ئەتوەرە نەخشەکەی بینە نەخشەکان ئەوەی گوتمان ئەو ئفکسەکەی جاران کە سالب جاران سالب موجب کەواتە ئفکسەکەمان بریتێ لە 9 کەم 1 لەسەر 2 x یان ئەوەیە گوتمان 9 کەم 1 لەسەر ئەوەی بە x دادەنینەوە دەکاتە 9 کەم 1 لەسەر 2 x کەواتە نەخشەکەمان 9 کەم 1 لەسەر 2 x ئەگەر ئەوشمان نەداتێ دێن ئەوجە ڕاستە خۆدا تەشایی وەردەگرین دەبتە 0 کەم 1 لەسەر 2 دەکاتە سالب 1 لەسەر 2 قوتابیان وانەی ئەو ڕۆمان کۆتایی هات تاکو وانەیەشتر خواتان لەگەڵ